کاسبکارێکی دانیشتوو ناحیتێکی جەباریە لە سنووری قەزای چەمچەماڵ بەهۆی نەبوونی کارەباوە نزیکەی 200 سەتڵی ماستی تێک چوو و لە نێو خۆپیشاندانێکی چین و توێژە جاجاکانی ناوچەکەدا وەک ناڕەزایەتیەک دەیڕێژێت. ژیان نەماوە ئەوە 180 سەتڵ ماستمەیە گشتی ترشاوە نامجەمی دەکا ئەرژیانم بەهار موچە نادات هاوین کارەبای نییە زستان نەوتت نییە یەتو حکومەتی و منالێک شکرێک ئاوای نەبێت وڵات کەوتە دەست تەبیعات مردوو فاتحا دەدەم بۆ ڕیحی زوندوو یاخۆخوایە گیان شوێراویم دایە دەنگم بۆ حیزبە عەبەت نەدایە. ئەمانەی لێرەن دەڵێن ناحیەکەیان بە تەواوی پەراوێز کراوە و گرفتاری کەمی پرۆژە خزمەتگوزارەکانن بەتایبەت نەبوونی کارەبا و خراپی ڕێگاکانیان بۆی بەرپرسانی ئیداری بەدەنگیانەوە بێن ڕێگای گواستنەوەی تانکەرەکانی سوتەمەنیان داخست کە کاری گواستنەوەی سوتەمەنی دەکەن لە کێڵگەی کۆرمۆر کە کۆمپانیای داناغاز بۆ بەرهێنانی تێدا دەکات. هەموو سەروەت و سامانی کوردستان تقریبا دەکرێت ئەم سنوورەی ئێمەوە یعنی معقول نییە لە بەیانی سەعات چوارەوە کارەبا بڕاوە تاکو و ئیسە 12 سێ و نیو چوار ئاوا دێتەوە. لەگەڵ جەلادەکانی بەحسا بەڵای منەوە هیچ فەرقی نییە ئەم دەسەڵاتە لەبەرەوە بۆ ئەوان ئەنفالیان کردین زوڵمیان لێکردین داهاتەکانمانیان ڕوخان ئەمانش شخصێتمانیان ڕوخانووە زوڵممان لێ ئەکەن مافمانیان خواردووە ئێدە یاعین چاوەڕی چیان لێ بکەین هیچ ئەنفالەکەی بەس بە شێوەیەکی تازەگەری خەڵک ئەنفالەکەن. هاوڵاتیان دەڵێن ناوچەکەیان دەوڵەمەندە بە سامانی سروشتی و دایان ساڵە داناغاز بۆ بەرهێنانی تێدا دەکات بەڵام جگە لە پیسبوونی ژینگە و تێکدانی ڕێگاکانیان سوودیان لە سامانی سروشتی سنوورەکە نەبینیوە و کەمترین کەسیان هەلیکاریان بۆ ڕەخساوە. داواکاریەکان ئێمەوەیە کارەباکەمان بۆ چاکەن کارەبامان نییە ئەم هەموو قاوەخۆرە لە سەرێتی بەلاشخۆر لە سەرێتی مافیا لە سەرێتی معقولەمە قیرەکەمی چی بۆ نەکراوە گەنجم تەعین نەکراوە چوار گەنجم نەجەباری تەعین لەلای ئەمانە کە بکات ئەو قیرەکەم بۆ چاکە کارەباکەم بۆ چاکە ئاوەکەم بۆ چاکە من چیم گەرەکە لەمە ئەوەش نەکەن. چوار لێرە وەستاوم یعنی من لە چوار ماقول نێت تا ئێستا وەستم بەم گەرمایە ئەنجا بارەکەمان بۆسی بەم بگەرمای بارەکە کەمەکە ئەنجا شەریکەش پێتە بژێریە یعنی ئەوە تا نە شەریکەیەک نێکشن یەک نە حکومەت نە ئەو شەریکی داناغازە هیچی هاوڕ لەم ناحیان و لەم لادیانە ناداتەوە بەس ئەو نەئازانن بارەکە بەرەن بیفرۆشن و پارەکەی بخۆن. پێناڕتیە وریدا وتەی بەڕێوەبەری ناحیەکە وەربگرێت بەڵام بینای بەڕێوەبەرایەتەکەی جێهێشت و لە بری خۆی بەرپرسی یاسایشی ناحیەکە دەوامی کرد بە خۆپیشاندەرانیشی وتووە جێبەجێکردنی داواکاریەکان لە دەسەڵاتی ئەو دانیە. پاش زیاتر لە 8 کاتژمێر لە ڕێگریکردن لە تەنکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی سەرنجام کارەبای نیشتیمانی درایەوە بە ناحیەکە و خۆپیشاندەرانی ڕێگاکەیان کردەوە بەڵێنیش درا لە ڕۆژانی ئایندەدا داواکارەکانی تریان جێبەجێ بکرێت. ڕزگار جەبارێن ئارتی ناحیتێکی جەباری.